گروپی گەشتبین. گروپی گەشتبین بۆ پاڵپشتی توشبوانی شێرپەنجەی مەمک چییە؟ بریتیە لە گروپێک بۆ کۆبوونەوەی توشبوانی شێرپەنجەی مەمک بە مەبەستی دەستکەوتنی پاڵپشتی دەرونی و هاندانی زیاتر بۆ بەرەو پێشبردننی کواڵەتی ژیانی توشبوانی شێرپەنجەی مەمک بە سەرپەرشتی بەشی نەخۆشیەکانی مەمک و شارەزایانی دەرونی لە تاوەری تەندروستی سمارت. لێرەدا ئەو چارەخوازانی کە خاوەنی هەمان بارودۆخی تایبەتن دیداری پاڵپشتی ئەنجام دەدەن. ئێمە لە تاوەری تەندروستی سمارت بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق دەست پێشخەری ئەنجامدانی گروپی پاڵپشتیمان کردووە و هەمیشە بە تازەگەریەوە بەردەوام دەبین. ئێمە بە تەواوی لەویستی چارەخوازەکانمان تێدەگەین. دەزانین ئەنجامدانی نەشتەرگەری تەواوی بابەتەکە نیە. توشبووەکانمان خاوەنی چەندین ئاریشەن و پێویستە هەستی تەنهایی و قبوڵ نەکردن و لاوازی لایەن بڕێوێنرێتەوە. پەیوەندی بە هێزی ئێمە بە نەخۆشەکانمانەوە و متمانی ئەوان هاندەری سەرەکین بۆ ئەم کارە ناوازەیی ئێمە. لەبیرتان بێت شارستانێتی پزیشکی ئێمە پاڵپشتی جەستەی و دەرونیە. سمارت وەرچەرخانە.